ورد و درشت لەبارەی سکاڵاکەی ستاندەر لە دادگای فیدراڵی. بۆچی تۆمارکرا و جیاوازی لەگەڵ سکاڵای لایەنەکانی دیکە چی بوو؟ چ مەترسیەک دروست دەبوو ئەگەر سکاڵاکەی ستاندەر نەبووە؟ دەستگای ستاندەر لە بەرواری 6/11/2023 دوای تاوتوێکردنی دۆخی خراپی موچەخۆرانی هەرێمی کوردستان و دابین نەکردنی پشکی موچەخۆرانی هەرێم، لێکۆڵینەوە لە ڕێکارە یاساییەکان بڕیاریدا سەرپەرشتی تۆمارکردنی سکاڵایەک لە دادگای فیدراڵی بکات بۆ چارەسەرکردنی کێشەی موچەی موچەخۆرانی هەرێم. بۆ ئەمەش دوای ڕێخستنی تیمێک کە پێک هاتبوون لە دکتۆر ڕەعەت ڕەفعەت مامۆستای زانکۆ و سەرۆکی بۆردی توێژینەوەی ستاندەر وەک نوێنەری مامۆستایانی هەولێر، بەدەل بەرواری مامۆستا و چالاکوان وەک نوێنەری مامۆستایانی بادینە، ئاکۆ شێخ محەممەد مامۆستا و بەرپرسی ئۆفیسی ستاندەر لە سلێمانی وەک نوێنەری مامۆستایانی سنووری سلێمانی، عەلی بابان مامۆستا و بەرپرسی ئۆفیسی ڕانیەی ستاندەر وەک نوێنەری مامۆستایانی دەڤەری ڕاپەڕین. سکاڵەکە دوای بێئومێدبوون بوو لە دادگاکانی کوردستان کە بتوانن بەرگری لە مافی موچەخۆران و مامۆستایان بکەن. هەروەها پەرلەمانیش نەمابوو لێ پێچینەوە لە حکوومەت بکات. حکوومەتیش خۆی هەستی بە بەرپرسیارەتی نەدەکرد. ڕەژنووسی سکاڵەکە کە لەلایەن دکتۆر ڕەعەت ڕەفعەت نووسرایەوە لە 7 لاپەڕە پێکاتبوو کە سەرجەم بەڵگەکان پشت ئەستور کرابوون بە دەستوری عێراق و یاسای بودجەی عێراق و یاسا پەیوەندیدارەکان داڕێژرابوون. ئەوەی سکاڵەکەی ستاندەری لە سکاڵەکانی دیکە جیا کردەوە ئەوە بوو سکاڵەکانی پێشوو تەنها لەسەر یاسای بودجە تۆمار دەکران کە ئەویش هەرجارەی حکوومەتی هەرێمیان بەغدادەی بردەوە. بڕیارەکان بە بەرژەوەندی موچەخۆران دەرنەدەچوون. سکاڵەکەی ستاندەر خاڵێکی گرنگی تێدا ئاماژە پێکرا بوو کە لە خاڵی ئەلف و بائی بڕگەی 8 لە مادەی 13 یاسای بودجەی عێراق کە لە بڕگەی ئەلف دەڵێت پێویستە حکوومەتی هەرێم موچەی موچەخۆران بدات، لە بڕگەی دواتریش دەڵێت ئەگەر حکوومەتی هەرێم نەیدا پێویستە حکوومەتی فیدراڵی پابند بێت بە پێدانی موچە. دوای تێپەڕبوونی چەند دانیشتنێک کە تیمی سکاڵاکاری ستاندەر لە هەموو دانیشتەکان لە بەردەم دادگا ئامادە بوو، هەروەها هەبوونی سکاڵایەکی دیکە لەلایەن یەکگرتووی ئیسلامی، دادگای فیدراڵی هەردوو سکاڵای کردەیەک و ئەمڕۆ بڕیاریدا کە پێکهاتووە لە 5 خاڵ کە گرنگترینیان ئەوەیە دەبێت حکوومەتی هەرێم هەموو داهاتی نەوتی و نانەوتیەکان ڕادەستی بەغدا بکات، هەروەها موچەی موچەخۆرانی هەرێم بە نیشتیمانی بکرێت و بەغدا بەرپرس بێت لە دابینکردنی لە ڕێی بانقەکانی لە هەرێمی کوردستان. ئەگەر ئەهلیش بێ دەبێ بانقی فیدراڵی ڕەزامەندی بدات، ئەوکات دابینکردنی موچە نەبەسترێتەوە بە پابەندبوونی حکوومەتی هەرێم. ئەوەی سکاڵاکەی ستاندەری لە سکاڵاکەی دیکە جیا کردەوە ئەوە بوو لە سکاڵاکەی دیکە باسی ناردنی موچە ڕاستەوخۆ و بە نیشتیمانکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم نەکرا بوو، بەڵام سکاڵاکەی دەستگای ستاندەر بەڕوونی داوای بە نیشتیمانیکردنی لیستی موچەی کردبوو کە ڕێک ئەم وشەیەش لە بڕیارەکەی دادگای فیدراڵی جێکرایەوە. بەو پێش ئەگەر سکاڵاکەی ستاندەر نەبووایە، ئەگەری زۆر بوو پرسی بە نیشتیمانیکردنی موچە و ناردنی بە شێوەی ڕاستەوخۆ لە بڕیارەکە جێ نەکرابایەوە. دەستگای ستاندەر پیرۆزبایی لە موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکات بە بۆنەی بەدەستهێنانی ئەم سەرکەوتنە. پیرۆزبایی لە تیمی سکاڵاکەرەکە و مامۆستایانی ناڕازیش دەکات کە ماندوو نەناسانە و بوێرانە لە بەردەم دادگای فیدراڵی بەرگریان لە کەیسەکە و مافی موچەخۆرانی هەرێمی کوردستان کرد. تیمی سکاڵاکاری ستاندەر لە کۆتاییدا ڕایدەگەێنن ئەوەی لەسەر ئەوان بووە و توانی بیانە کردویانە بەبێ هیچ منەتێک لەسەر موچەخۆران لە هەر کوێیەکیش پێویست بێت. ئێمە لەوێ بەرگری لە مافی موچەخۆران دەکەین.